بێگومان گفتوگۆ لەسەر بابەت و تەورەکی گرنگ دەکەین. ئەمڕۆ 25 حوت ڕۆژی جیهانی خۆپاراستنە لە خنکان کە بێگومان بابەتێکی زۆر گرنگە بەتایبەت ئەوانەی کە لە وەرزی هاویندا ڕوودەکەنە ڕووبار و دەریاچە و ئەو شوێنانەی کە تایبەتن بە مەلەکردن و یاخود دەکرێت ئەم بابەتە بۆ ناو مەلەوانگەکانیش هەم گرنگی هەبێت چکە زۆر جار ناو مەلەوانگەکانیشدا کەسانێک بەبێ ئاگاداری ڕاهێنەری یاخود ئەو چاودێری کە لە مەلەوانگەکەدایە دەچنە ناوچەی قوڵی مەلەوانگەکە و ڕوبەڕووی مەترسی دەبنەوە. ئێمە باز لەوە دەکەین بزانین ئایا چۆن خۆمان پارێزین لە خنکان و هەروەها پێویستە ئێمە چی بکەین بۆ ئەوەی بە دوور بین لە خنکان بەتایبەت کاتێک لە دەرەوەی مەلەوانگە و لە سروشدا مەلەوانی دەکەین و ئەگەر کەسێک دووچاری خنکان بووەوە ئێمە پێویستە چی بکەین ئەگەر مەلەوانیمان نەزانی. ئێمە گفتوگۆی ئەم بابەتە دەکەین با میوانداری نەجمەدین نەسرەدین ڕاهێنەری نێودەوڵەتی مەلەوانی کە لە ستۆدیۆ لەگەڵماندایە. زۆر بەخێر مامۆستا نەجمەدین. زۆر بەخێر مامۆستا سەر چاومان بەخێر بیان خۆ. مامۆستا گرنگی دیاریکردنی ڕۆژێک بۆ خۆپاراستن لە خنکان چ گرنگیەکی هەیە و بەست چیە لە دیاریکردنی ئەم ڕۆژە؟ بەڵێ کاتتان باش. یەکێتی نێودەوڵەتی جیهان کە لەگەڵ تەندروستیدا ڕۆژێکیان دیاری کردووە کە بۆ خۆپاراستن لە خنکان و ڕێنمایی بڵاوکردنەوە بۆ خنکان. ئێمە لە لای خۆشمان بەردەوام هەم پەیجە فەرمیەکانی حکوومەتی هەرێمی کوردستان هەم ڕاهێنەرەکان هەم سەرۆکی ئیتیحاد و مەلەوانیەکان بەردەوامی لە ڕێنمایی بڵاوکردنەوەی مەلەوانی بۆ ئەوەی کە حاڵەتەکانی خنکان بە شێوازێکی بەرچاو کەمکەینەوە. ئێمە حاڵەتەکانی خنکان لە هەرێمی کوردستانە بە شێوازێکی بەرچاو ڕوو لە بەرزبوونەوەی مەترسیدارە. لە ماوەی 3 ساڵی ڕابردووە ڕێژەکانی خنکان بەرز بووەتەوە. لە ساڵی 2024 بەپێی ئامارەکانی بەرگری و شارستانی 48 کەس بوونەتە قوربانی. لە 2025 بەرز بووەتەوە ڕێژەکە بۆ 68 کەس. لە 2026 تا هەتا وەکو مانگی 6 34 کەس لە ئەو چەمو ڕووبارەکانە خنکاو. ڕێژەیەکی زۆر زۆرە. مامۆسام پێویستە چۆن ئەم وشیارە بگاتە هەموو خەڵکی کە ئەم حاڵەتانە ڕوونەیات و گیانە دەستدان ڕوونەیە ناکرێت حتمەن بن ناکرێت بەجێ لە جۆرەکان، بەڵام گرنگە کە وشیارێکی زۆر باش بڵاو بکرێتەوە لە هەموو شوێنەکانە لە میدیاوە لە وەکو مامۆسانی وەکو جەنابەت لە کاتی ڕاهێنان و شتانەدا. بەڵێ ئێمە بەردەوامی لە ڕێنمایی بڵاوکردنەوە، بەڵام بەداخەوە کەسانێک ڕەچاوی ڕێنمایەکان ناکەن کە ئەچنە شوێنێک بۆ سەفرەیەک بۆ سیاحەیەک ئەڕۆن کە ئەبینی هەر ئاوێک ئەبینن مەلەی تێدا ئەکەن، چونکە لە هەرێمی کوردستانە هەموو ئاوێک بۆ مەلەکردن شیاو نییە. نەشارەزایی لە شوێنی مەلەکردن، نەشارەزایی لە مەلەکردنێکی باش ئەم حاڵەتانی خنکان ڕوو لە زیادبوون و بەرەو بەرزبوونەوە دەچێت. باش مامۆستا لە کاتی کەسێک کە دووچاری خنکان دەبێتەوە پێویستە کەسێک کە بێ یارمەتی بدات یەکەم هەنگاو چێ بیگرێتە بەر؟ بەڵێ ئەگەر کەسەکە لە توانای خۆی ڕای بینی کەسێک لە حاڵەتی خنکاندایە بتوانێت بەمەلە بچێت بۆی، ئەگەر نا بتوانێت چووپێک تەپەتۆرێک تەختەیەک یاخود حەبلێک بۆی هەڵبات کەسەکە بیگرێت و بێنێتە دەرەوە، چونکە چوون بۆ کەسەکە لە حاڵەتی خنکانە زەرورترە لەوەی کە بۆ جەستەی خۆت و بۆ ژیانی خۆ زەرورترە لەوەی کە بچی بۆ کەسەکە حاڵەتەکە لە یەکێک و بێ بەدوان بێ بەسییان. زۆر جار ئەو حاڵەتە باسەکرێک گرژبوونی ماسوولکە ڕوئەیە لە مانەوەی زۆر ئاودا ئەم کەسە وای لێت هیچ شتێکەیە کە ئەم کەسە هەست بەوە بکات و کە خەریکە ماسوولکی گژە بێت و شتێ بکات کە بمێنێتەوە تاوەکو یەکێک فریای بکەێت. بەڵێ خۆ ئامادە نەکردن پێش چوونە ناو ئەو کەسانی کە مەلەوانێکی باش و پرۆفشناڵن پێشەوەی بچنە ناو ئاوە ماسوولکەکانیان بە تەواوی ڕائەهێنن و گەرمی ئەەکەن بۆ ئەو مەسافەی کە مەلە ئەەکەن. ئەگەر حاڵەتێکی ئاوا ڕوویدا تووشی گرژبوونی ماسوولکە بووین کەسەکە مەلەوانێکی باش بێ ئەتوانێت خۆی ڕزگارکە، بەڵام ئەگەر مەلەوانێکی باش نەبێت ئەتوانێت بکەوێتە سەر پشت خۆی ئارەم کاتەوە بە دەستەکانی ئەگەر گژبوونەکە لە قاچوویە لە ڕانیدا بوو بێتە کەنارەوە، ئەگەر هەر نەیتوانێت توانێت داوای هاوکاری بکات. باش مامۆستا لەوانەیە پرسیارەت تۆزێک سێریش بێ، بەڵام کاتێک کەسێک خۆی دووچاری خنکان ئەبێتەوە ئەم کەسە تا چەنە گرنگە کە لایانی دەرونی خۆی پارێزێت و خۆی هێمن بکاتەوە و خۆی زیاتر نەشەڵەژێنێت. لە هەموو حاڵەتێکی فریاگوزارێکە فریاەکەوێ بێ کەسەکە یا تووشی حاڵەتێک ئەبێت ئارام بیت،
چونکە ئینسان هەتاوەکو تووشی شڵەژان و ئەو بێت لێدانی دڵ و پستانی خوێنی بەرە و بەرزبوونەوە ئەچێت ئەمەش جگەل لە خنکان هەنجار حاڵەتەکەی تووشی جەڵدە ئەبێت لە ترسێک و سترێسێکی زۆرەوە. تا چەند گرنگە ئێمە چۆن گرنگی ئەدەین بە وەرشەکانی دیکە بە بوارەکانی دیکە لە منداڵیەوە قیچێکە بام ئەم منداڵم تەمەنی گەشتوتە 8 ساڵ بەرەوسەرەوە وردە ڕایبێنم لە بابەتی مەلەوانی و ڕاهێنانی پێ بگرێت لە پشۆکانی هایندا کە بۆ دەرفەتێکی باشەیە لارە هەفتەی ڕۆژێک 2 ڕۆژی بەس بێ بۆ ئەوە چەند کاتژمێرێکیشی ئەوێ. ئێمە لە هەرێمی کوردستان و بە تایبەتی لە سلێمانیا چەندی فێرگی بە باشمان هەیە. ڕاستە باوەڕکە نرخی فێربوونەکەشی زۆر ئەوە نییە کە بڵێ زۆر قورسەوی لەسەر کەسەکانەکەوێت بتوانین لە هاویندا لە جهتی ئەوەی کە منداڵەکانمان بە هەندێ دەوراتی شوشتیکەی ناپێویستەوە سەرقاڵکەین بیان نێرینە مەلەوانگەکان لای مدەڕێبێکی باوەڕ پێکراوی باش زۆر بخیانێت دە ڕۆژە خیانێک منداڵەکەت بۆ فێربوونێکی باشی مەلەوانی ئەکات و کە بۆ هەموو تەمەنتەوە لی متمەئینە بین. بەڵام مەلەوانیش ئەوانی کە تووشی حاڵەتی خنکانە بن گاگەنێر زۆر بێ ئەوانن کە هەنێکشان مەلەوانن بەڵام لە شوێنی پێویستی ئاوەکە ناتوانن خۆیان چونکە هەندێک ئاو هەیە لەسەرەوە مەنگە لە خوارەوە تووشی با بڵێین سوڕان و گێژەڵکە ئەبێ لە ماوەی پێشوا بوو لە دەربەنی ڕانی گێژەڵکەی دروست بوو لە ئاوەکە ئەمە بەڕاستی مەلەوانی زۆر باشی ناتوانە خۆی ڕزگارکە بۆ ئێمە پێشەوەی داغڵی هەر ئاوێک ببین ئەبێ بتوانین کۆنتترۆلی ئاوەکە بکەین لە هەموو ڕێکەوە لە قۆڵی و ساردی ئاوەکەش. باشەوە مسانەجمەدین ڕووداوەکانی خنکان تەنها لە دەرەوەی مەلەوانگەکان ڕوودەدەن یاخود دەکرێت لە ناو مەلەوانگەکانیشدا ئەم ڕووداوانە ڕووبدات. لە مەلەوانگەکانە حاڵەتی خنکان ئەتوانە بڵێم لە 100% ئەگەر هەبێت چونکە مەلەوانگەکان قۆڵی دیاریکراوی ئاوەکەی دیاریکراوە و هەموو مەلەوانگەیەکیش مەرجە لەسەری کە ڕزگارکەری لێبێت ڕزگارکەری لێبێت بۆ ئەوی کە تووشی حاڵەتێک بوو بە زووترین کات فریای کەسەکە بکەوێت. ئەو فریاگوزارە سەرەتایانە چین کە کەسێک دەرئەهێنرێت تر سپاس بۆ خابوون خەریکە نەجاتێ بێت و ئەو بێت گرنگترین نمایەک چییە ئەو بێ من هەندێکی بینیوە بە جۆرە جۆرەکان مامۆسا تووشی شۆکە بن شۆکیانی هیچ هەر هەناسەیە هیچ شتێک ناڵێیان بەڵێ حاڵەتی خنکان یەکێ لە حاڵەتە مەترسیەکان تۆ لەگەڵ ژیانە کێبڕکیەکەی مان و مردنە ئەگەر کەسێکمان بینی تووشی حاڵەتێک بوو چەند دوو جۆرە ئەگەر کەسەکە بەسەر ئاوا بوو هێنامانە کەنار تەنها ئارامیەکەیتەوە ئەگەر هەناسە شتی باش بوو بەڵام ئەگەر کەسەکە کەوتە بۆ ژێر ئاو هەناسەی نەبوو ئەوە ئەیهێنینە دەرەوە لە پێشە ئەو ئاوەی کە ڕێڕەوی هەناسە و سیەکانی گرتووە لەسەر دەمەخێن و ئاوەکەی خاڵیەکەن و دوای ئەوە دەست ئەەکەین ئەگەر پێویستی بە CPR و هەناسەدانی دەستکردە بوو بۆی ئەەکەین. باشە مامۆستا جیاوازی چییە لە مەلەکردنێک کە تەنها بۆ خۆشی بێت و بۆ کات بەسەر بردن بێت لەوەی کە کەسێک بێوێت کێشی پێدا بزێنێ یاخود تەندروستێکی باشی هەبێت؟ مەلەوانی لە هەر کات و ساتێکە ئەنجامی بەی سوودی زۆری هەیە جگەل لە کێشدا بەزاندن سوودەکانی بە ڕووی جەستەی دیارە و لە ڕووی ناویشەوە تەئسیل لە ماسوولکە و ماسوولەکانی دڵ ئەکا بەهێزت ئەکا بەڵام ئەگەر تۆ بتەوێت مەلەوانی بۆ کێشدا بەزاندن کە بێ لە لای ڕاهێنەرێک بەرنامەت بۆ دابنێ بۆی بتوانیت ئەو ماوەی کە لەگەڵ ئەو ڕاهێنەرابی کێشت بە شێوەیەکی باش و بەرچاو لەگەڵ ڕێخستنی خۆراکە کێشتدا ببەزێت. مامۆستا بۆچی هەندێک لە سوودەکانی مەلەوانیمان پێناڵیت؟ مەلەوانی سوودی زۆرە تۆ لە هەر ئاسو تەمەنێکا بی مەلە بکەی سوودی بەرچاوی هەیە چونچی لە ڕووی جەسەدی دەرەوە لە ڕووی ناوە لەشێکی بەهێز پێبەخشێت دوورت ئەکا لە پێکانی جومگە چونکە ئەیسە زۆربەی دکتۆرەکانیش مەلەوانی هەر چوونە ناو ئەو نەک بڵین مەلەوانی مەلە بکەی بە چارەسەرێکی زۆر باش و خێرادا ئەنرێ بۆ پێکانەکانی ئەژنۆ فەقەرات مل هەموو جومگەکانی لەش. بینەوە سەر بابەتی خنکان مامۆستا ینی زۆربەی زۆری خنکانەکان لە دوایەک ڕزگارکەرەکان وانێک ئەوەیە کەسی بەرامبەر لەنا ئەوکە ڕزگارکەویش بە جۆرە جۆرەکان بەداخەوە دەخنکێت
پێویستە چی بکرێت پێویستە چه حاڵەتێک فریای و کەسە بکەین کە هاوارە کات و دەنگی لێ بەرز بۆتەوە چۆن فریای ئەوە بکەین و چی بکەین کە خۆشمان پارێزین و هەوڵیش بدەین ئەو ڕزگار بکەین بە هەموو کەسێک ناوترێت ڕزگار کرد هەموو کەسێک ناتوانێت بە فریای کەسێک بێت تۆ ئەگەر مەلەیەکی باشی پرۆفشناڵ نەزانی دەردت نەخوێند بێ ئێمە ئیسا کە ئەوانەی کە ڕزگارکەری ژیانە لە یەکێتی یاریەکانی سلێمانی زۆرترین دەورەمان ئەبێت بۆ ئەوی کە بتوانێت کەسێک ڕزگار کات ئەگەر کەسێکمان بینی لە نزیکمان بوو مەرجێت و هەرخۆت بچیت بۆی ئەتوانی بە چەندین ئەدەواتی ڕزگارکەر هەیە بیگەێنیتە کەسەکە ڕزگاری ئەگەر کەسێکمان بین لە حاڵەتێکا بوو بۆ ئەوی قوربانەکە لە کەسێک و نەبێ بە دوان چووکە ئەو کەسە لە حاڵەتێکی ناجێگیرە کە تۆ ئەچی بۆی لەبەر ئەوی کە خۆی ڕزگارکە بە جۆرێک پەلاماری تۆ ئەدات تۆش ناڕەحەت دەبی بۆیە پێویستە هەر کەسێک کە تووشی حاڵەتێک بوو زۆر بە وریای و بە توانای خۆت ڕاببینی بچیت بۆ کەسەکە لە پشتەوە بیگریت و بێنیتە سەر سنگت ئەبێ مەلەوانێکی باشبی بە قاچەکانت بێنیتە کەنارەوە باشە ئەو پێداویستیانە چێک کە پێویستە کەسێک بێ مەلە بکات گرنگە لە لای هەبێت بە ئەوی خۆی ڕزگار بکە یاخود بە دوور بێت لە خنکان ئێمە ئەو مەلەوانانێشی کە پرۆفشناڵن و یاریزانن ماوە درێژ مەلە ئەکەن سیمن سیف بۆی هەیە چوپێکی پرتەقاڵی یان زەردە ئەی بەسی لە کەمەرتەوە بۆ ئەوی مەسافەیەکی زۆر پێی مەلە بکەیت ئەگەر ماندوو بوویت چوپەکە هاوکاریت ئەکات کە ئیسراحەتێکی باش بکەیت بۆی کەسێکیش کە مەلە نازانێت پێویستە گەر هەرچەنە بۆ فێربوون باش نێ هێلێکی مەلەوانی کاتەبەری وە چەم و ڕووبارەکان تێدا مەلە بکات لە کاتی حاڵەتەکانی ئەو خنکان خەڵکانێکی زۆر زۆر کۆ ئەبنەوە ڕێنمایی چێ بووی کە ینی ئەوانش بە دوور لە ڕووداوێکی نەخوازراوە چۆن هاوکاری تیمەکان بکەن و کەسانی کە شارەزان وردەوردە ئەو تەرمە بدۆزنەوە هەر کەسێکە بینین زۆربەی ڕووداوەکانی خان کە ئەبینین چەندێک کەسی لایەنی فەرمی حکومی مختص بە ئیشەکە لەوێت ئەو نەونیوە خەڵکی خەمخۆر و دڵسۆز بۆ ئیشەکە لەوێن ڕەنگە ئەم کەسە نەتوانێ هاوکاری ئیشەکەش بکات بەڵام هەرچێتە ناو ئاوەکە ئەگەڕێ بە دوای ئەو کەسانی کە نقۆمون لە ئاوەکە بۆیە پێویستە مەجال بدرێت بۆ کەسانی کە شارەزان لە ئیشەکە چونکە ئەگەر حاڵەتەکە خنکان بوو بێت لە ئاوە بێت بیێنیتە دەرەوە ڕەنگە حاڵەتمان هەبوو چەند خۆلێکێکیش دەژێت ئاوە بۆ دەرت دێناوە هەوا حسابیان کردو کە کەسەکە تەواو بووە تۆ چواردەوری کەسەکە ئەگری هەموو هەوا و ناڕەحەتێکی لێ ئەبڕی نایاڵی کەسە ئەوانەی کە هێنە دەرەوە فریاگوزارن حاڵەتی CPR و فریاگوزاری بۆ ئەنجام بن زۆر باشە بۆ ئەوەی کە بزانین شوێنێک گونجاوە بۆ مەلەکردن بە سێرکردن دەتوانین بزانین ئەم کەم شوێنە گونجاوە قوڵیەکەی چێنە یاخود بڵین بەدوور ئەبین لە مەترسی نەوەڵا چەم ڕووبارەکان بەردەوام لە گۆڕانکاریە ئەو هەیە لەسەرەوە وەسا و ڕاوەساویت نیە بەڵام لە ژێرەوە مەترسیدارە ئەو هەیە لەسەر ئاو تاقیەکەی تۆ سارد نییە بەڵام ژێرۆی سارترە ئەوەیە لێژە ئەوەیە لە بنەکەی کە نایبینیت خۆتە خۆ هەڵدانەکە کەیسە حاڵەت هەیە هەفتەی ڕابردوو ڕوویدا بوو کە تا ئیسە ژازان بێوەشەکە خۆی هەڵدا بوو سەری بەر تەنێکەوت بوو لە ئاوەکە تا ئیسە بێوەشە بۆیە ئێمە لە هەر شوێنێکە مەلەمان کرد جوان شوێنەکە هەڵ بسەنگێن اینجا داغڵی ئاوەکە ببین یان پرسیارێکە لەو شوێنە لەو دەوروبەری خەڵکی و شوێنەمە چۆنە شوێن هەیە کاکدانە شوێن هەیە ئەم ساڵ جۆرێک و ساڵێکی کە جۆرێکی کێ بۆیە ئێمە لە دوکان پاڵەوانەتیمانە بوو باوەڕکە ئاوەکە 12 مەتر فەرقی کردبوو لە چاو ساڵی پارە ئێتۆکە چیتە ئەو شوێنە بە حسابی ساڵی پێش و مەلەیتیاگە تووشی حاڵەتە ڕاستەکە مامۆسا ئەو تەکنیکانە چین کەسانێکی خۆت ئاسا مەلەوانە شارەزایە بەڵام تەکنیکی ڕزگارکردنی لەوانەیە نەبێ ئەو تەکنیکانە چین ئەو ئینانە چین کاتێکە کەسێک هەوارە کاوخەریکە ئەخینکێ ئەم مەلەوانە کە زۆ شارەزایە لە مەلەکردنا ئەبێت چی بکا بۆی ڕزگاری بکات ئەوەی بەرامبەر وابزان لە ترسی گیانی خۆی پەلاماریەم کەسە ئەیا جۆرە لە جۆرەکان شڵەژانێکی زۆریە لە چ بە تەکنیکانە چین کە پێویستە ئەو کەسە ڕزگار بکات و خۆشی ڕزگاری بێت ئەو کەسێک کە فریاگوزارە ئەبێت هەر چوار جۆرەکەی مەلە بە باشی بزانێت جۆرەکانی مەلەف هۆکارین بۆی کە تۆ کەسێک ڕزگاریکە ئەڵێ چوار جۆرەکەی بزانێت بۆی ئەتوانێت دەست و قاچی بە پێ جیاوازی بەکار بێنێت
ئەو کەسێک کەوێتە حاڵەتێکی خنکانە وتمان ئەگەر شتێک هەبێت بۆی هەڵبەی بیگرێت زۆر باشترە. زۆربەی لایوگاردەکانی دنیاکەی بینیت چوبێکیان پێکە ئەچێ بۆی ئەیدا بەدەستیەوە ئاسانترە. بەڵام ئەگەر تۆ لە شوێنێکا شتێکی وا دەست نەکە و ئەبێ زۆر بە ئارامی بچی بۆ کەسەکە لە ژێر باڵۆ دەستی ئەبەی چەناکە ئەگری ڕائێکێشیتە سەر سنگت تۆ ئەبێت لە پشتەوە بەڵێ ناچی ڕوبەڕوو بۆی ناچی ئەچی بۆی ڕائێکێشیتە سەر سنگت کە ڕائێکێشتە سنگ تۆ دەستێکت قوفڵە بێ تەنها ئەبێت بە قاچی سنگەمەلە بیێنیتە کەناری ئاوەکەەوە. ینی ئەوێت نابێت دەستە بجوڵێنی یان تۆ کەسەکە ئەگەر هۆشی هەبوو تەمە هەر چوو بۆ کەسەکە حاڵتمان زۆر لەو حاڵتانە زۆر ڕوبەڕوومان بۆ تۆ چی بۆ کەسەکە هەر ئەو نە کە تۆ گرتی ترە و ئارامە بێت و بەڵام تۆ ئەگەر بە شێوازێکی نەشارەزا بچی بۆی باوەڕکە خۆشت بە خەساراتیت. زۆر باشە تا چۆنە گرنگە گەرمانە فێری مەلەکردن بە شێوازێکی ئەکادیمی فێربین نەک ئەوەی کە بە شێوازێکی هەڕەمەکی فێر ببین. مەلەکردنی ئەکادیمی سوودەکەی ئەوەیە کە تۆ زۆرترین مەسافە مەلە ئەەکەی کەمترین هیلاگبوونت ئەبێ ئەتوانیت ئەگەر ماوەیەکی زۆر ببڕیت ئەگەر ئەکادیمی بیت ئیسراحەتی باشیشکی هەر لە ناو ئاوەکە بە جوڵەی قاچەکانت ئەگەر توانیت ماندوو بوویت بەدەست ئەگەری بۆ خۆت خیتە سەر پشتەمەلە ئەگەر بە ئەکادیمی بڕۆیت ترسی کەمتر ئەبێت. ڕاستە ڕێنمایەکی بۆ کەسانەی خوانە خواسە هەومان لەوانەیە ممکنی تووشی حاڵەتی و بین خەریکە بخینکەین ئەبێت چی بکەین بۆی نەش لە ژێ کاتێک کە کەسێکی ڕزگارمانەکە بە زۆر لە زۆرەکان بۆ خوا کاک دەنێت ئەمەنە حاڵەتەکە لەو ئەمەنە قورسە ڕێنمای ناگرێتە چونکە هەر ئەوەیە کەسەکە ئارام بێت. ڕاستە ئەگەر مەلێژ نەزانێ خۆت تێک نەدەین نەشڵەژێت بتوانانی بەردەوام هەناسی قوڵ بنێری بۆ ستیەکانت ژێر ئاو ناکەیت. بەڵام ئەگەر تۆ بەردەوام لە هاوار و پەلەقاژەوە ئەوە بوویت ئاوەچێتە کە ئەو چۆن ناو سیێتر ناتوانیت ئیتر کۆنتترۆلی خۆت لە دەسەدەی. بەڵام مەلێژ مەزانە بەردەوام هەناسی قوڵ بنێرە بۆ ستیت نایڵێ بنیشیت بە شێوازێکی باش تا کەسێک فریا دەکەێت. مامۆستا زۆر جار حاڵەتێکی دیکە هەیە کەسێک کە زۆر مەلەوانە زۆر ئەمەمان بینیوە ینی تەحەدایەوە کە بۆ ناچێتە تا ئەو بەری مەسەن چەمەکە ئەو بەری ئەوە لە ناوەڕاستە با مەلەوانیش بی هیلاکێکی زۆر ڕووتی ئەکا دواتر ینی زۆر جار ناتوانانی بگەڕێتەوە ئەمە تا چەند گرنگە ئاگاداری ئەو بێت ینی هەست بە خۆت بکەی کە تۆ لەوانە هیلاک بی لەم ڕێگەی مەسافەیە کە ئەڕۆیت. حاڵەتی خنکان لە پێشەکە باسمان کرد تەنها ئەوانی کە مەلە نازان ناگرێتەوە زۆر بە ئەوانش کە مەلەوانن ئاخرکێن ئەگەر کەسێک بێەوە مەلەیەکی ماوە درێژ بکات تەمان ئەگەر بە شێوازی کە باسمان کرد پێشتر ئەکادیمی بیت و ئەتوانی بە تەوازن جوڵەکانە بەکاربێنی زەخت نەکەی لە ماسوولکەکانت تووشی بەگیروەسان و ناڕەحەتی بوویت بە شێوازێکی نەرم مەلە بکەیت بە ئەکادیمی ئەتوانی زۆرترین مەسافە بڕی. بەڵام ئەگەر کەوتینە حاڵەتێکی ئاواوە تووشی بەگیروەسان بوویت بەگیروەسانی ڕان ماسوولکە ئەمانەی پشت ببیت ئەتوانی بە ئارامی خۆ بخەیتە سەر پشت تۆ مەلەوانی ئەتوانی خۆت ڕاگری چەرخولەکێک یان ئەگەر قاچێکتە بە هێواشی بیجۆڵین تاوەکو ئەو ماسوولکە گرژ بوونە بەرێتە. مامۆستا نەجمەدین لە چتەمەنێکەوە گونجاو بۆ ئەوەی کە منداڵەکان بچنە بەر فێربوونی مەلەوانی و فێری مەلەیەکی باش بن لە هەموو دنیا بۆ بە کولتور لە ناویانە ئەتوانن سێمە ئەیبینین لە یوتیوب زۆربەی مناڵەکان لە خوار تەمەن 1 ساڵی شۆن ئەیان خەنە ناو ئاو. بەڵام لە لای خۆمان بە حکمەوەی کە کولتور نیە لە ناومانە لە 8 ساڵی لە 6 ساڵی و ئەتوانی کەسەکە بیخیتە بەر فێربوون چونکە لە لای ئێمە مەلەوانگەکان کە دروست کراون زیاتر تیجارین ئەکادیمینی بۆیە ئەگەر کەسێک تۆ مناڵێک بتێ فێری مەلەیکەی ئەبێ ئاوەکە پێش هەموو شتێک دای نەپۆشێت چونکە تۆ فێری ئەەکەیت تۆزێک ئەتوانە بڕات چەند مترێک کە قاچی دانا ئەمان نەبوو ئەرزەکە ئەوەشی کە فێر بۆ لە ترزا لە بیری ئەچێتەوە دیاریکراوە نیە زۆر. جەماوەسە منداڵ خوا نەخواسە بگاتە حاڵەتی خنکان بێدەنگە دایک و باوکە بێت چۆن ئاگاداری بە باخێکیانەیە حەوزێکیانەیە زۆر جار ناڵەکە تێدا مەلایەکە تا چەند گرنگە بە لەحزە چاوی لەسەر زۆربەی حاڵەتەکانی منداڵ کە ئەیبینین منداڵەکان هێز و قوتی تەواویان نییە کە سەر بێنە دەرەوەی هاوار بکەن زۆربەی جار بەدەما ئەکەون بۆیە پێویستە ئەو خێزانانەی کە ئەچنە دەرەوە منداڵەکان بەتەنیا نەنێرنە کەناری ئاوەکە لە باخەکە فەرمود نەی نێرنە لای حەوزەکان
چونکە تەنها چەند خولێکێکی کەم پێویستە بۆی کە کەسەکە بێ بە قوربانی بۆیە نابێت خافڵیان بکەین. ماڵسا نەجمەدین کەسێک کە فۆبیای هەبێ لە ئاو دەکرێت ئەم فۆبیایی نەمێنێت بە تێپەڕبوونی کات؟ ئیشی ڕاهێنەری سەرکەوتو ئەوەیە کە تۆ واد لێ بکات ترست لە ئاوەکە نەمێنێت، تۆ هەتا لە ئاو بترسی فێری مەلەوانی نابی بەباشی. ڕاهێنەری باشە توانێت ئەو فۆبیات نەیەڵێ. جا چۆن کەسێک خۆی ڕابهێنێت ئەگەر بێوێت بچێتە لای کەسی شارەزا، یعنی ئیسا من هەر خۆم بترسم بڵێم هەر خۆم نایەڵم نا، چونکە تووشی ئەو حاڵەتە زۆر بین بەتایبەتی لە مەلەوانکانە خەڵک هەیە بەردەوام چەند جارێک ئەو لایڤگاردەی کە لەسەر مەلەوانکە دەریهێناوە و چۆ بەهانایەوە سەیرەکەی ئەڵێ با من ناترسم با فێر ببم، ئێخۆ قەزیێت ترس نیە، تۆ ئەبێ شێوازەکانی فێربوونی مەلەوانی لای کەسێک وەگریتی تۆ بەردەوام بیت ترسەکەت کەمە بێت و فۆبیات نامێنێت. ئەی تا چەندێک دەرونی کەسەکە خۆی بۆ خۆی بەخۆی ئەڵێ من قەت فێر نابم یان من ئەم ترسم هەر نامێنێت، من تا چەندێک کاریگەری هەیە لەسەر هەموو حاڵەتێکی واش هاتۆتە بەردەستمان کەسەکە و دێتی بە تەمەنم فێر نابم، بەڵام کە تۆ توانیت شێوازەکانی بە بەرنامە لەگەڵ یا بڕۆی ئەتوانێ فێری مەلە ببێت، هەنی کەس نییە فێر نەبێت. مامۆستا نەجمەدین لە هەرێمی کوردستاندا ڕووبارە بەنداوە و ئاوێکی بەخوڕە ئەڕازیاتە حاڵەتەکانی خنکانە چۆن نییە؟ زۆربەی حاڵەتەکان لە چەم ڕووبارەکان ناڕوەدان، هەموو ئاوێک بۆ مەلەکردن نابێ، ئێمە ئەبێت شارەزای ئاوەکە بین، ئاوی خۆڕ هەرچەند مەلەوان بیت بەڕاستی هێزت لێ ئەبڕێ، ئاوی سارد بە هەمان شەوە تووشی بەرزبوونەوەی پستان و دڵە ڕاوکی و هەناسە کورتیت ئەکا بۆیە ئەو شەر بۆ مەلە نابێ. ڕووبارەکانیش وەک باسمان کرد کە ئەبینین گۆڕانکاری بەردەوامیان بەسەرایەت، یاخود هەمانە لە نزیکی بەنداوەکان مەلە ئەکەن، ئەمانە بەردەوام ئاوەکان گۆڕانکاری تیابێ، بۆیە ڕێنمای ئەوەیە کە تۆ حتا خۆت بە دوور بگری لە چەم ڕووبارەکان کە شارەزانە بیتیایە مەلە نەکەیت. زۆر باشە بۆ ئەوەی کە ڕووداوەکانی خنکان یاخود ئامارەکانی خنکان کەم بێتەوە چ لە لایەنی پەیوەندیدار یاخود لە لایەنی هاوڵاتیانەوە پێویستە چی بکرێت؟ ئێمە لەگەڵ بەرای بەڕێزم دکتۆر محەممەد زاهوی پرۆپۆزەڵێکمان ئامادە کرد و گەیاندومانە لایەنی پەیوەندیداریش کە چەم و ڕووبارەکان سەیرانگاکان کە ئاوی لێیە بتوانین ساڵانە لایڤگاردی بۆ دامنێ، ڕزگارکەری بۆ دامنێ وەکو هەموو دنیا، بۆی کە حاڵەتەکانی خنکان بە شێوازێکی بەرچاو داببەزێنین، چونکە ئێمە ساڵانە دەیبینین لەو شوێنانەی کە قەرەباڵقی شەخڵگی تیا ئاخنکێت، بۆیە ئێمە ئەو گەیاندومان تەلایانی پەیوەندیدار چاوەڕێین وەڵامان بدرێتەوە، چونکە ئێمە پێویستمان بە ڕزگارکەرە نەک کەسێک بگەڕێ بۆ تەرم، ئێمە بەداخەوە ستافی باشمان هەیە بۆ گەڕان بە دوای تەرمە، بەڵام ستافمان کە خەڵک ڕزگار بکات، هەمومان بینیمان لەم ماوەی پێشوا بینیمان لە هەڵەبجە یەک دوو حاڵت ڕوویدا هەموو حکوومەت سەرقاڵ بوو دوو هەفتەیەک بە دوای گەڕان بە دوای تەرمێکە، بەڵام ئەبینی ئەو کولفەی کە لەوە چۆلەوە چێ بەشی 3-4 مانگی 5-6 کەسیشکا کە تۆ بتوانی ئەو منتیقەی پێ کۆنتڕۆڵ بکەیت. لە کۆتاییدا چ ڕێنمایەکت هەیە؟ وەڵا ڕێنمایمان ئەوەیە کە تکا لەو کەسانەکەین کە ڕوو لە سەیرانگەکانەکەن ڕوو لە سەر چەم و ڕووبارەکانەکەن بەنە شارەزایی خۆیان هەڵنەدەن هەموو ئاوێک و بۆ مەلەکردن، داواکارین لە دایک و باوکەکان کە منداڵەکانیان بنێرنە بەر فێربوونی مەلەوانی بۆ ئەوەی کە ئێمە ترس و دڵە ڕاوکێمان هەمیشە منداڵەکە دیارنەما ناڵی لەسەر ئاوێکە تووشی حاڵەتێک بووە. لەسەر قسەی تۆ مامۆستا نەجمەدین، ئەو کەسانی کە تەمەنیان هەیە باوکمانیان کەسێک کە لەبەرەوەی کە ینی مەلەی نەکردوان ڕاهێنان نەبوو کاتی خۆی زۆر لە ئاوە ترسی هەر لە بچووکترین ینی کەم ئاوێکی کەمیش بێڵێ نایێرە مەسەڵەن مەلە، بەڵام سپاس بەخوا ئیسە زۆر باشە خەڵکە بە شێوەیەکی بەرچاو ئەبینین مناڵەکانیان ناو فێرگەکان و فێری مەلەوانیانە. مامۆستا نەجمەدین شێخ نەسرەدین ڕاهێنەری دەوڵەتی مەلەوانی خوا بەخێر بێ، سپاس بۆم دەرفەت.